لچینه بریاره کنی هاتیه داین کو بالکشه حکومت چینی بریار دایا کو اویندارین جهف جدا دبن اویندارین بری کو هف جینیه پیک بینن دما کو جهف جدا دبن دوی کو همه او کلو پلو او تشتی دواری مادی دا دانه هفدو جاره کدمو هفدو و گرینن وی جاوه که قلن اگبه نختیان هرچه به لسر وی که هفکاری به مهدی فرج وی بومن را باشه پاکینه پایتخت طبی والاتی و مهدی جاریت دست پی که بومه بیجه اگر گروکچک اوینداری بکن لچینه چه جبو هفدو دکرن و چه دکن جبو هفدو حتی که اگر جدا بون جاره کدن و گرینن جعفر سلااوتان لێبێ بڵێ ئەگەر کچ و کوڕێکی چینی لە پەیوەندی سۆزداری بن ئەوان بە هەر هۆکارێک لێجیا بنەوە هەرچەندە ئێستا بۆتە پلان و فێڵ یەکدی دەکەن هەر دیاریی گرانبایی بێ یان هەر بڕپارێک بێ ئۆتۆمبیل بێ زێر بێ یان دیاریی دیکە بێ یان ماڵ بێ یان هەر پشکی کۆمپانیایەک بێ هەر شتێک بێ ئەگەر نەچنە پرۆسی هاوسەرگیریش دەبێت بۆ یەکدی بیگەڕێنەوە ئەمە حکومەت ئەوەی کردووە بۆ ئەوەی فێل یەکدی نەکەن و بچنە پرۆسی هاوسەرگیریە و بەردەوام بن و ئیتر ژیانی هاوژینی پێک بێن و وچە بخەنەوە چونکە دیارە ئەم فێڵکردنە هەیە ئەمە لەلایەک و لەلایەکی دیکەوە ئەم بابەتێک کە بەناوی شوگەردادی و شوگەرمامی لە چین ئێستا تۆزێ پەرێسەندووە پیرە یان ئەو خاتونانی بەتەمەن یان ئەو پیاوانی بەتەمەن کە پارەیانەویچیان نییە پێیان وایە حەز دەکەن دۆستیانە بێ بەڵام دۆستەکان فریویان دەدەن بۆیە ئەوەی کە لێتر خەڵک بیر نەکاتەوە پەیوەندی سۆزداری بۆ فریودان بەکاربێنێ یان بە بیان و پلاندانانی پێیەکەنانی ژانی هاوژینی و فریویان بدا بەوەی ئەم هۆکارانە و ئێستا حکومەت و دادگا لە بەرژەوەندی ئەو کەسە بڕیار دەدەن کە خەرجیەکەی کردویان پارەکەی داوە بە ینی بۆ ئەوەی کە پەیوەندیەکە باشتر بیان بۆ ئەوەی کە بچنە پرۆسی هاوسەرگیریەوە بۆی هەرچیش دەبێت بۆ کەسی بەرامبەر بگەڕێتەوە بۆ ئەو کەسێک کە پسوولەی هەبێت کە ئەو پارەکەی پێشکەش کردووە چکە ڕووداوی وا زۆر بووە لە چین جافەر ینی پارساڵ زیاتر لە 4.5 ملیۆن کەپڵ لێک ژابوونەتەوە چونکە لێرەش بە جۆرێک لە جۆرەکان پێکێنانی ژیانی هاوژینی زۆر کەمە ئەمە لە کاتێکدایە کە ئێستا خەڵکێک یەکتر فریوەدەن ماوەیەک ژانی هاوژینی پێک دێن و بۆی پارێکی زۆریان لێوەرگرتنەوە ئەوەی سەرنجڕاکێشە لە چین نەخت هەیە یان مەهر بەزەڵالتر ئەگەر وەکو تا گوتی شۆگردادیەک هەبە کچێکە گەنج دەبە دۆستاوی ئەو کچەش بۆ پەرە دەبە دۆست ئەگەر هات و جهاف جدابوون دەبێ هەر چدایەوێ کەچە گەنجارەکە ئەو کچە گەنج بووی وەگەڕینە واتە دەست بەتاڵ ببینە ئەو کچە ئەو بەر و واژی شۆگرمامیژی بە هەمان شێوە ئەوە زێتر وانە لە خۆ دەگرە یان تشتێن دن هەنە دە ناو گەنجاندانژی جعفر ئەمە زیاتر بۆ گەنجەکانە تا بۆ ئەم کەسانی بەتەمەن یان شوگەردادی و شوگەرمامی زیاتر بۆ گەنجەکانە کە بە هۆکار یان بە پلانی پێکێنانی ژیانەوژینی دەچنە پەیوەندی و دواتر یەکتر فریوەدەن جا لە هەردوو ڕەگەز شەیە کوڕشێ لەگەڵ خاتونی دەوڵەمەند لەگەڵ کوڕەکان ئەنجامی وا دەکا بۆی ئەم فریودانە نەبێت و بەڕاستی بچنە پرۆسەی پێکێنانی ژیانی هاوژینی ئەمە لە کاتێکدایە باو بابەتی دیکەم خزمەتت کەم ئەوەیە کە لێرە مەهر هەیە لێرە نەخت هەیە یعنی کە کچ و کوڕێک پەیوەندی سۆزداریانە بێ کچەکە داوای نەخت دەکا بۆیە زۆرجە داوای نەختێکی زۆرتر دەکات نەختەکانیش لە 100,000 یوان دەست پێ دەکەن تا 500,000 یوان یعنی ئەگە بە زمانی کۆڵانی بیڵێم لە دەفتەر و نیو دۆلاری لای خۆمان دەست پێکات تا 12 دەفتەری کوردستان دۆلاری ئەمریکی مەبەستمە بۆیە زۆر جار نەختەکە ئەدەن یان پرۆسەکە جێبەجێ دەبێت و تەواوی ناکە کچەکان ڕاکەن بۆیە ئەگە بچ کوڕە بچێتە دادگا دەتوانێت و پارێ بگەڕێنێتەوە یان دەڵێ ئۆتۆمبیلم بۆ بکڕا یان پشکی کۆمپانیەکەم بۆ بکڕا یان زێڕم بۆ بکڕە لێرە زێرکڕینی شەیە بۆیە خەرجی پێکێنانی زەواج و دۆستایەتی و پەیوەندی سۆزداری خەرجی زۆرە حکومەت دەیەوێت هیچ فریودانێک نەبێت بۆی پرۆسەکان ڕاست بنەوە هیچ کێشەیەک لێ دروست نەبێ ئەمە لە نێو هەموو چینەکان ڕاستە بۆ چینی تۆنجە بەتەمەنەکان و بەڵام زیاتر ئامانجی حکومەت بۆ گەنجەکانە جعفر چونکە پرۆسەی پێکێنانی هاوسەرگیری پارەی زۆری دەوێ حکومەت دەوێت خەڵک ژیانی هاوژینی پێک بێن و وەچە بخەنەوە چکەم وڵاتە بەدەست کەمی منداڵ و کەمی نەوەی نوێوە دەناڵێنێ و دەتەسێ بێتە کێشەی هێزی کار لە ئایندا بۆیە ناوێ ئەم جۆرە فریودانانە هیچیان بمێنێت پارەکە بۆ ئەو کەسە دەگەڕێتەوە کە خەرجی کردووە کە پسوولەکە بە ناوی ئەوە خانوو بێ زێر بێ دیاری گرانبایی بێ ماڵ بێ ئۆتۆمبیل بێ پشکی کۆمپانیا بێ هەر شتێک بێ ئەو نەختێک کۆ دەدەن یاساییە یانجی تشتێکە قەدەغەیە بخۆ سەرپێچیە دەکەن ئەو نەختە چییە نەختێ بەری
بەری کۆ بچن هەفژینیە پێک بینن کۆڕۆکێچێک ژاف حەز دەکەن ئەو نەختە چەوەیە یاسا دەریاسایدا هەیە جعفر ئەم نەختە وەک لای خۆمانە بە پێی یاسا بوونی نییە بەڵام کەلتورە پێی دەڵێن چایلی وتم لە 100,000 یوان و دەست پێ دەکات تا 500,000 یوان یعنی زۆرە زۆرجا زێڕە ئۆتۆمبیلە ملکە داوایەکەن بەڵێ ئەمە عرف و عاداتە لە کەلتوری چینیەکانێ لە شارەکان کەمترە بەڵام لە شارە بچووکەکان و لە ناوچە گوندنشینەکان زۆرە جاوی سەرنج ڕاکێشە زۆرجە ئەم نەختە بۆ دایک و باوکی کچەکەیە بۆ کچەکەش نییە زۆرجا نەخێر بۆ کچەکەیە هەندێک خێزانیشێ نەخێر هەر وەری ناگن و یارمەتی کوڕەشەدەن بەڵام نەخت هەیە یاسایی نییە بەڵام شتێکی کەلتوریە ینی شتێکی کەلتوریە و ڕێگە پێدراوە ئەوە نابێتە کێشەی یاسایی بەڵام زۆرجا لە پەیوەندی سۆزدارین زووتر داوایەکەن یان زووتر خەرجی ئەکەن کچەکان ناچنە پرۆسی هاوسەرگیری ناڵم بگەنە کۆتایی هەر لەو قۆناغی کەوان لە پەیوەندی سۆزدارین دەیانەوێندێ خەرجی بە کوڕە بکەن و نەگەنە خاڵی کۆتایی پەیوەندی ینی ژاپێکێنانی ژیانی هاوژینی و مارەکردن بۆیە ئەو پارە دەبێ بگەڕێنرێتەوە مەجای ئەم فریودانە و ئەم پرۆسێنە بێ پرۆسەکە بەباشی بەڕێوە بچێ جعفەر ئەوە تەنێ بۆ گۆڕانە یان بۆ کچانە ژیانی لە چینێ تەنێ کورد تشتی بۆ دکڕن بۆ کچان یان کەچژی تشتان دکڕن بۆ دەستگیرانێن خوا بۆ حەزکردیان خوا جعفەر زیاتر کوڕەکان بۆ کچەکان دەکڕن لێرە کچەکان زۆر بە مەکروناسن زۆر شت داوا دەکەن یعنی زۆر بە جۆرێک چاوتاریکن هەموو شتیان دەوێ بەڵام کەیسیش زۆرە لێرە لە چین کە کچی دەوڵەمەندیش بۆ کوڕەکانی دیکە دەیکڕێ ئەگەر بێت و کوڕەکە جەنتڵمان بێ و بەدڵی بێ بەڵام ئەویان کەمترە زیاتر کوڕەکان خەرجی بۆ کچەکان دەکەن تا ئەوەنەی کچەکان بۆ کوڕەکان بیکەن جا مەهدی ئەم جەنتڵمەنیاتە پشت ڕاستن دژی خۆی شیار بە باشە سپاس جعفەر هەر بەژی سپاس بۆ زانیاریێن تا دەست خۆش